ڕێستان لە ئیمزای 57 پەرلەمانتار نەگرت. وەک بڕیار بوو کۆبوونەوەی ئاسایی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. سەرەتای کۆبوونەوەکە بێکێشە بوو، بەڵام دواتر کێشەکەوتە نێوان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە پەرلەمانتارانی دەسەڵاتیش. گرژی و ئاڵۆزی لەوە دەستی پێکرد کە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن پێداگریان کرد بە هەر نرخێک بێت بڕیارێک لە پەرلەمانەوە بدرێت کە لێبڕینی موچە هەڵبوەشێتەوە، بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان قایل نەبوو بڕیارێکی لەو چەشنە بخرێتە دەنگدانەوە. هەر بۆیە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن ڕێگەیان گرت لەوەی دانیشتنەکە بەردەوام بێت. داوامان کرد کە ئەم داواکاری 57 پەرلەمانتارە بخرێتە دەنگدانەوە. شێ لەگەڵە کە لێبڕینی موچە هەڵبوەشێتەوە بە دیار بێ و چێش لەگەڵەکە ئەو لێبڕینی موچە کە بەڕاستی بە بڕیارێکی ستەمکارانەی دەزانین بەرامبەر بە موچە خۆران و هاوڵاتی هەرێمی کوردستان بە دیار بێ کە لەگەڵ لێبڕینی موچەیە. بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان ئەوە چەندەمین جارە ئەو یادداشتانەیە کە پێشکەش دەکرێن وەم پێشم وایە نوێنەراتیکردنی ڕاستەقینەی خەڵکە فرامۆشی دەکا ئەو پەرلەمانەوە بە تایبەتی سەرۆکایەتی پەرلەمان بۆتە پاشکۆی حکوومەت، بەڕاستی بۆتە کوچکوچەی حکوومەت و ئەوەی حکوومەت پێی باشە ئەوە دەخرێتە بەرنامەکار دەبێت بە بڕیارەوەی حکوومەت پێی خراپە ئەوە پشتگوێ دەخرێت و فرامۆش دەکرێت. دانیشتنی ڕابردوو دەبوایە پەرلەمانی کوردستان بڕیار بدات بە کۆتایی هێنان بە لێبڕینی موچەوە بڕیارێکی تەشریعی دەربکا بۆ ئەوەی حکوومەت ملزەم بێ بە جێبەجێکردنی و کۆتایی بە لێبڕینی موچە بهێنرێتن، بەڵام بەداخەوە پەرلەمان نەیکرد و ئەمڕۆژ لە وەرگرتنی نوقتەی نیزامی ئێمە دووبارە داوامان کردەوە کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بڕیار بدات کە لێبڕینی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بڕیارێکی نایاساییە کۆتایی پێبێنرێ، بەڵام ئەمڕۆژ سەرۆکایەتی ئامادە نەبوو بەداخەوە کە ئەم بڕیارە بخاتە دەنگدانەوە. دوای ئەوەی پشێوی لە نێوهۆڵی پەرلەمان دروست بوو، سەرۆکی پەرلەمان 25 پەرلەمانتاری ناڕازی لە دانیشتنی پەرلەمانی کوردستان بێبەش کرد، بەڵام پەرلەمانتارەکان ئامادە نەبوون بچنە دەرەوە. بۆ هۆیشەوە سەرۆکی پەرلەمان دانیشتنەکەی بۆ ماوەیەکی کاتی هەڵگرت. بەشێکی دیکە لە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن دەڵێن کۆبوونەوەکەی ڕابردوو بۆ ئەوە بوو بڕیارێک دەربچێت کە کۆتایی بە لێبڕینی موچە بهێنرێت. لەو دانیشتنەدا کە هیچ بڕیارێک نەدراو کۆبوونەوەکەی پەرلەمان بەبێ ئەنجام کۆتایی پێهێنرا. ئێمە نایەڵین پەرلەمانی کوردستان بەلاڕێدا ببرێ، پەرلەمانی کوردستان ئەبێ بۆ ژیانی خەڵک بێ، بۆ موچە بێ، بۆ ئاو بێ، بۆ کارەبا بێ، بۆ دامەزراندنی گرێبەستەکان و مامۆسایانی وانەبێژ و سیەکەمەکان بێ، بۆ معاناتی خەڵکی هەرێمی کوردستان بێ، نەک بۆ بەلاڕێدابردن. بۆیە ئەمە پەرلەمانی کوردستانە، ئەمە هەڵوێستی ئێمەیە، کۆبوونەوەی پەرلەمانمان ڕاگرت و نایەڵین کۆبوونەوەی تر کە پەرلەمان و کاری پەرلەمان بەلاڕێدابەرێ ئەنجام بدرێ بە ڕێکاری پەرلەمانی و بە ڕێکاری پێڕەوی هەموو ئەو فشارانەکەین کە پەرلەمانی کوردستان ببێتەوە بە پەرلەمانی ڕاستەقینەی ئەم هەرێمی کوردستان. بیرتانە لێرە پێمانوتن ئیترم پەرلەمانی بێدەنگیە کۆتایی هاوبیرتانە پێمانوتن ئێمە هاوڕێیانەمان ئەتوانین بەرەکەمان زۆر زۆرکەین. ئەمڕۆ نەمان هێش دانیشتنی نایاسایی لەم پەرلەمانە بەستێ لەبەر ئەوەی باسی موچە و قوتی ئێوەیتیانە بەم گەرمانە ئاوهێ نەکارەبایە بەس هەناسەماوە بیبڕن هاوڕێیانم تاوەکەن بەردەوام ببین لەسەرم شێوازە نایڵین دانیشتن بەر بۆ ئەوان بەڕێوە بچێ بەو شێوەیە. تاکو ئێستا زیاتر لە 20 دیاداش لەبارەی موچە دراوەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڵام لێبڕینی موچە هەر بەردەوامە. بە زیادبوونی داهاتی ناوەخۆ و بەرزبوونەوەی نەوتیش حکوومەتی هەرێم ئامادە نییە موچەی تەواو کە مافێکی سەرەتایی فەرمانبەرانە دابین بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.